خەڵک ئەجێب مای و دەپرسە شکوت هەیە بقەوت و ئەسەلاتەتە ئەی جەنگەوەری قەشەنگتر ببەر چافکان هەر زڤستان کوتلکایە کامل لە ماڵامە دکەلە لێ تڕشک ئاخ تڕشک چ پێیڤەکە بە ئێشە لە مالامەت پێشە بە پاچکا خوێنە وەرمینە توڵۆ مەزن نابێ عەگیدێ قەشەنگتر ببەر چافکان بدەڕەوە نابێ حەیرا هەر کەس زانێت ئەما دەبێ وەش بازارا مریشکا گەنیترە ون کە ڕەنگا بڕیچالێ سژوو قەبتریت خوێن ئێکا بێشە vêga tişt garnîturan çi fêm dike hê tu zebeş bi panîr re dixwe ez bidim sê û ji nîska seresibê jî hez dikim ev e ferqa eselet û qewetê lê heket xwazî qewetê teamkî were ناخۆ پێشوە وەرە حەودەلەو